مێرەبان ئەمڕۆ وەکو چاودێرێکی باری هەڵبژارنەکان بەشدار بووین لە بەسەرکردنەوەی کۆمەڵێ بنکەی دەنگدان لە دەڤەری ڕاپەڕین بە خۆشحاڵی ئەوەی کە دەبینیم پرۆسەکە بە شێوەیەکی زۆر باش بەڕێوە چووە و من لەو بنکەی کە لێم ١٩٩ دەنگدەرانی تایبەت دەنگیان داوە و ئەو گرفتانەی کە لە ڕابردوو هەبوون لەسەر نەخوێنەوەی پەنجەمۆر سوپاس بۆ خوا گەورە بەشی زۆریان چارەسەر بوون لەڕێی ئەوەی کە دەنگدەر ئەو کەسانە کە کێشەی پەنجەمۆریان هەیە لەڕێی ئامێرێکی وێنەگرتەوە وێنەکەی دەگرێت و بەڕاستی پرۆسی دەنگدان بۆ دەنگدەرانی تایبەت ئەمڕۆ کە بوو نزیکەی ١٧٠ ڕێژەی دەنگدان پێک دێنێ ١٩٣ ماوە بۆ هەڵبژارنی گشتی ومە دەکەین ئاکو چۆ ئەمڕۆ پرۆسەکە بوێ گرفت بەڕێوە چوو لە 11 لە ڕۆژی سێشەمە بە هەمان شێوە هیچ گرفتێک نەبێ لە ناوخۆی هەرێم دیارە کورسەکان یەکلای کراونەوە ئەو 45 کورسی کە هەیە 18 کورسی لە پارێزگای سلێمانیە 16 کورسی بۆ پارێزگای هەولێر دانراوە و 11 کورسی لە پارێزگای دۆکە بەڵام لە ناوچە کوردستانەکان دەرەوە هەرێم کە بەڕای من زۆر گرنگە وەکو نەتەوەی کورد چێبەرکێکن لەگەڵ نەتەوەکانی تر چکە لەوێ گرفتی نەتەوەیمانەیە لەگەڵ نەتەوەکانی لەگەڵ عەرەب لەگەڵ تورکمان لەگەڵ لەناو عەرەبیش لەناو سونە لەگەڵ سونە لەگەڵ شیعە ئەوانە فعلا یعنی شەڕە لەسەر پێکهاتەی نەتەوەی ومە دەکەین کورد بەشداری بکات لێ و هەوڵدا باشترین کاندیدەکان لێ هەڵبژێرن